just because why we should learn history. ئێمە وەک چەند خوێندکارێکی زانکۆی ڕاپەڕین بە هاوبەشی لەگەڵ خوێندکارانی بەشی زمانی ئینگلیزی و کۆلێژی پزیشکی گشتی زانکۆ لەسەر ئاسی هەرهەموو زانکۆکانی کوردستان هەستاین بە ئەنجامدانی ڕاپرسیەک لەسەر ئاسی زمانی ئینگلیزی لەناو خوێندکارانی زانکۆ بەگشتی. لەو ڕاپرسیەدا ئێمە نزیکەی 12 پرسیارێکمان ئامادە کرد بوو ئایا بزانین ئاسی قوتابیەکانمان لە زمانی ئینگلیزیدا چۆنە، تا چەند هۆشیارن لەوەی کەوا زمانی ئینگلیزی دەزانن و کاری پێدەکەن لە مەنهەجی و سیستەمی خوێندنیاندا. ئێمە 12 پرسیارمان بەگشتی ئامادە کرد، بەشێکی پرسیارەکانمان بریتی بووە لەوەی ئاسیان چۆنە، ئایا سیستەمی پەروەردەی کاریگەری هەبووە بۆ فێربوونی زمان لەسەر ئەوان یاخود ئەوە تا کەم تەرخەمیەکە لە خۆیان بووە. گروپێکی ڕێکخراو بووین خوێنکەوت بکتم خوێندکارانی بەشی ئینگلیزی و کۆلێژی پزیشکی گشتی لەسەر ئاسی زانکۆکان، زانکۆ ڕاپەڕین، زانکۆی سلێمانی، زانکۆی هەڵەبجە، زانکۆی کۆیا، زانکۆی سۆران و چەندان زانکۆکانی تر. لە هەر زانکۆیەوە بە نزیکەی 3 بۆ 4 خوێندکارمان لەگەڵ بەشدار بوو. لە ڕێگەی گوگڵ میت و زوومەوە قسەمان دەکرد، پرسیارەکانمان ڕێک دەخست، گفتوگۆمان لەسەری دەکرد زیاتر. ئەنجا بە ڕێکخراوەی ئیشمان کرد و بە شێوەیەکی PDF ئەوەکەمان حازر کرد گوگڵ فۆرمەکە و پاشان دەرئەنجامەکانمان بە شێوەی PDF خستە ڕوو. دەرئەنجامەکەی بە شێوەیەکی گشتی دڵخۆشکەر بوو، هەروەها چەندین ئاسمان بۆ دەرکەوت. ئاسی قوتابیانمان چۆنە، ئاسی باش، زۆر باشە، مامناوەند، هەروە ئاسی لاواز و پەسەندیش. لە ڕێگەی ئەو 12 پرسیارەوەی کە ئاراستەمان کرد توانیمان ئەوەندە بزانین کە بە نزیکەی 1500 کەس ئەم گوگڵ فۆرمەی پڕکرد بۆ ئێمە کە بە شێوەیەکی گشتی توانیمان ئاسی قوتابیانی هەرێمی کوردستان لەس ئاسی زانکۆکان بزانین ئەوە ئاسی قسەکردن، ئاسی تێگەیشتنیان لە ڕووی زمانی ئینگلیزی کە زمانێکی نێودەوڵەتیە بە خۆمان دەزانین بە نزیکەی لە 53 وڵاتی جیهاندا زمانی سەرەکیە. دەرەنجامی ئەم توێژینەوەیەمان کرد بە سیمینار. ئێمە هەستاین بە ئەنجامدانی سیمینار هەر ئەو گشت ئەو قوتابیانی کە بەشداریان کردبوو لە زانکۆکانی خۆیانەوە، ئەم قوتابیانە هەستان بە ئەنجامدانی سیمینار لە کۆلێژەکەی خۆیان. ئێمەش وەک قوتابیانی خوێندکارانی زانکۆ ڕاپەڕین لەو ماوەیەدا سیمینارێکمان ئەنجامدا لە کۆلێژی بەروەدە لە قەڵاتزێ بۆ قوتابیان و ڕێژێکی باشیش ئامادە بوو، زۆرش دەستخۆشیمان لێکرا سەبارەت بە ئەنجامدانی ئەم سیمینارە. بیرۆکەی ئەم ڕاپرسیە بە خۆشحاڵی دەتوانم بڵێم من وەک خوێندکارێکی زانکۆ ڕاپەڕین خاوەنی بیرۆکەی سەرەکی ئەم ڕاپرسیە بووم. بە سێرسکردن لە سۆشیال میدیا چەند کارێک تری هاوشێوەم بینی کە لە وڵاتانی جیهاندا کرابوو. ئێمەش هەستاین ئەم کارەمان کردەوە بە دەستکاریەوە، ویستمان وەک چالاکیەک هەم بۆ ئاسی پەروەردەیی هەم بۆ ئاسی وەزارەتی خوێنی باڵا ئەم چالاکیەمان ئەنجامدا و بە شتێکی باشیش بوو، زۆر ینی کە ئیفێکتێکی زۆر باشیە بوو. کاردانەوەی زانکۆ ڕاپەڕین کاردانەوەیەکی زۆر باشیە بوو لەلایەن مامۆستاکانمانەوە لە بەشی ئینگلیزی، لەلایەن خوێندکارانی زانکۆکانی ترەوە، هەروەها ئەو کەسانی بۆ خۆمان ئەنجامماندا بوو دەستخۆشیێکی زۆرمان یەکەم جا لە خۆمان کرد ئەوجا ئەوان دەستخۆشیی زۆریان لێکردین کە یەکەم چالاکیەکی دەتوانم بڵێم هاوشێوی نیە نەکراوە، بە تایبەتی بشکرابێت لەسەر ئاسی زانکۆی لەوان نێکرابێت بەڵام لەسەر ئاسی چەند زانکۆیەکی جیاواز نەکراوە.